Al-Qaeda has a new home base. It is the Islamic Republic of Iran. ئەلقاعیدە ئێستا خانەخوێ و بنکەیەکی نوێی هەیە، ئەویش کۆماری ئیسلامی ئێرانە. ئێمە بەردەوام ئەو پەیوەندی ئێران و ئەلقاعیدەمان پشتگوێ دەخست، بەڵام ئێستا دەبێت دانی پێدا بنین و ڕوبەڕووی ببینەوە و لە ڕاستیدا دەبێت لە ناویشی بەرین. نزیکەی 30 ساڵە ئێران بووە ناوچەیەکی ئارام بۆ ئەلقاعیدە و ئەندامانی ئەو ڕێکخراوە چوونەتە لای حیزبوڵڵا و لەوێ ڕاهێنانیان کردووە، ئەمەش بە هاوکاری ئێران. پێش هێرشەکانی 11 سپتێمبەر بەرپرسانی ئێران پاسەوانی سنووری وڵاتەکەیان ئاگادار کردوونەتەوە بە هیچ شێوەیەک داوای پاسپۆرت لە ئەندامانی ئەلقاعیدە نەکەن لە هیچ شوێنێک. 8 کەس لە ئەنجامدەرانی هێرشەکانی 11 سپتێمبەر لە نێوان ئۆکتۆبەری 2000 بۆ شوباتی 2001 دواتریش دەرکەوتووە کە ئێران پاڵپشتی و هاوکاری تەواوی کردووە. دوای 11 سپتێمبەر بە سەدان لە ئەندامان و خێزانی چەکدارانی ئەلقاعیدە هەڵهاتن و لە ئێران ئێستا داڵدەدراوە. نامەیەکی ئوسامە بن لادنمان دەستکەوتو و لە نامەکەیدا دەڵێ ئێران سەرچاوەی دارایی و هاوکاری و ڕاهێنانی ئێمەیە و نابێت بە هیچ شێوەیەک شەڕ لەگەڵ ئێران بکرێت، تەنها لە حاڵەتێکدا نەبێت کە ناچار بکرین. ئەمە قسەی بن لادنە لەبارەی پەیوەندی ڕێکخراوەکەی بە ئێرانەوە. when they entered or left Iran on their way to or from